سڵاوی خواتان لەبێ قوتابیانی پۆلی دوازدەی خۆشەویست من مامۆستا عەلی باپیر ڕوستایی ئەمڕۆژ لەگەڵتان ئەبم لە یونیتی دووەم لە بابەتێکی نوێ کە بەناوی فیوچر کۆنتینیوسە لە دەرسەکانی ڕابردوو لە یونیتی دووەم باسی پریپۆزیشنز ئۆف تایممان کرد و هەروە باسی نێگەتیڤ کوێستچنیشمان کرد ئەمڕۆ ئینشاءڵڵا پشت بەخوا باسی فیوچر کۆنتینیوسەکەین لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە قوتابخانەی کۆششی ناحکومی ئینگلیزی بکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتەیە کە بتوانین زیاتر خزمەتی قوتابیانی پێ بکەین. فیوچر کۆنتینیوس یەکێکە لە بابەتە مهمەکان زۆربەی ساڵەکان پرسیاری لێتەوە و شێوازی پرسیارهێنانەوەکەشی ئاسانە کە دەڵێن فیوچر یعنی داهاتوو لە داهاتووش دەبی چی تێدا بی وڵ کە دەڵێن کۆنتینیوس دەبی ING تێدا بی کەواتە وڵ و ING بەیەکەوە نابی کەواتە ئەمە دەبی چی بکەین دەبی بیەک وەک بە نەگۆڕی دابین ئەو بیە ئاگادار بن لە دوو وڵ بی دێ لە دوو بیەکە ING دێ ئەو جا فۆرمەکان ئێستا باس ئەەکەین لە حالەتی ئەرێ و نەرێ لە پرسیاری بە WH question بە هەموو شێوازەکان باسەکەین. سەرەتا دەبی بیناسینەوە بەخۆی هەر کاتێک نێکس لە ناو ڕستەی هەبوو یانە تمۆڕۆ چونکە نێکس یعنی داهاتوو تمۆڕۆ یعنی بەیانی in 10 years time یان مەسەن هەر ژمارەی گۆ یان in 5 years from now لە ئێستاوە ئەوانەی تێدا بوون ئەو چارانە بزانە ئەوە ئاماژەیە لۆ بابەتی فیوچر کۆنتینیوس. ئەو جا ڕستەی ئەرێمان هەیە بۆ نمونە ڕستە بەخۆی سەبجێک دێ دوایی وڵ و بی ئەو جا فێرب ING ئەگەر ئەو بیە تێدانە و بزانە غەڵەتە و ئەگەر بیکەینە نەرێ تەنها وڵەکە چی پێواکەین دەیکەینە نۆتە چی پێوە بکە هەمان شێوازە بەڵام بە حالەتی ئەرێ بە حالەتی نەرێ سەبجێکت وڵەکە بیتە وۆنت بی فێرب ING حالەتی ئەرێ و نەرێ. ئێستا بۆ نمونە ڕستەکان باز بکەین ئێستا نێکستەکە هاتێ نێکست ویک مادەم نێکست ویک هاتی گوتمان لە سەرەتا ڕستە بیان لە کۆتای ڕستەی بی مشکلەمان نییە کەواتە مای فادر چیە سەبجێکتە دوایە وڵ هات لە دوو وڵی بی هات فرمانەکی INGشی پێوەیە و فلستۆپ نقطەی اعتیادی ڕستەیەکی خەبەریە کەواتە پێ دەگوترێت چێ ئەوە پێ دەگوترێت فیوچر کۆنتینیوس. ئەگەر بیکەینە نەرێ ها وڵەکە یەک نۆتی پێوە دەکەین دەبیتە چێ دەبیتە حالەتی نێگەتیڤ ئەوە چی چێ you won't be watching you سەبجێکتە وڵەکەی کردیتە won't بیەکە هاتیە فرمانەکەش ING پێوە پێ دەگوترێت فیوچر کۆنتینیوس لە حالەتی نەرێ. و ئەگەر بیکەینە پرسیاری کە کرمانە پرسیاری چ بە ئەرێ وڵەکەی بینیە سەرەتا چ بە نەرێ وڵەکەی بینیە سەرەتا کە دەبیتە وۆنت هیچ کێشەمان نیە هەر فیوچر کۆنتینیوسە. بۆ نمونە ئێستا ئەوە وڵ هاتیە دوای سەبجێک دوای بی دوای فێرب ING کەواتە ئەوە نیشانی پرسیاریشمانەیە ئاگادار بن دەبی زۆر بورد بی تەماشای پرسیارەکەی بکە جاری وایە لە ئیمتیحانی نقطەی دانایە تەڵەبە پرسیاری هەڵبژێری یان پرسیاریە تەڵەبە ڕستەیەکی ئاسایی هەڵبژێری. نمونە مەسەل دەڵێت ئەوە وڵەکە هاتە سەرەتا دوای سەبجێکت وڵ دوای بی دوای فێرب ING کەواتە ڕستەکەمان فیوچر کۆنتینیوسەوە هیچ کێشەیەکی نییە. و ئاگادار بن هەر کاتە گوتمان مۆدڵ فێربەکان لە سەرەتای ڕستەی بوون ئێستا وڵ سەبجێک بی فێرب ING ئەو شێوازە پرسیارە هەم پێ دەگوترێت فیوچر کۆنتینیوس و لە هەمان کاتیشدا پێ دەگوترێت پێی دەگوترێت yes no question چ گوتمە هەر کاتێک ئەو چەر عائیلە بە ئەرێ و نەرێ لە سەرەتا ڕستەی بوون فێربی فێرب ها فێرب دوو مۆدڵ فێرب یعنی پێ دەگوترێت yes no question و ئەگەر نەرێش بوو پێ دەگوترێت negative question. ئێستا دەرێ will you be staying to do that yes you will کەواتە فیوچر کۆنتینیوسە لە هەمان کاتیشدا چیە yes no question نیشە کەواتە و هەشمانە WH کە WH 5W what when where why how who ئەوانە لە سەرەتای ڕستەی بوون پێ دەگوترێت WH question هەر وەکو لە negative question شەرحمان کردەوە گوتمان دەکرێت پرسیاری بە WH question بکرێ و دەکرێت بەو چەر عائیلانەی فێربی فێرب ها فێرب دوو مۆدڵ فێرب لە سەرەتای ڕستەی بن. بۆ نمونە گوتمان هەر WH بی جگە لە هوی ئەو جا وڵ دێ ئەو جا سەبجێکت بی فێرب ING ئەو تەسەسولەتەن ئاگادار بن کەواتە ئەگەر لە ئیمتیحانی پرسیارێکمان لێ هاتووە بەو شێوازەی بوو یەکەم جار دەڵێن WH question دەڵێن بەڵێ ڕاستە ئەگەر گوتیشمان فیوچر کۆنتینیوسە تەماشاکەین وڵی تێدایە و بی و فێرب ING تێدایە دەڵێن بەڵێ فیوچر کۆنتینیوسیشە کەواتە هەم WH question هەم فیوچر کۆنتینیوسیشە. کەواتە ڕستێکمان دەرێ when will you be doing your jump this time next week هادیسا نێکسی تێدایە کەواتە وێنەکە لە سەرەتای وڵ و بی و فێرب INGشی تێدایە کەواتە ئەو ڕستێک دەتوانین بڵێن فیوچر کۆنتینیوسە و دەتوانین بڵێن WH questionیشە. گوتمان تەنها لە هوەکەی نەبی چونکە لەبەرەوەی هوو پێناسەی کەسی ئەکا پێویستی بە سەبجێکتی نییە لێرە لە هەموو WHەکان سەبجێکتمان هەبوو
بەس لێرە هومان هەیە لەبەرەوەی هو لە جیاتی سەبجێکت بەکاردێ کەواتە پێویستمە بە سەبجێکتی نیە ئیکسەر دەرێنچێ هو will be verb ing نمونەمان هەیە دەرێ who blank the car this time next year نیشانەکەمان چییە پرسیاریە مادەم نیشانەی پرسیاریە ئێستا ئەوە دەرێتێ هو یوی تێدایە کەواتەوە نابی دیسان ئەوەش سەبجێکتەکە یوی تێدایە ئەوەش نابی وەڵامە ڕاستەکەمان چییە who will be buying the car this time next year کەواتە all of them-ەکەش غەڵەتە وەڵامە ڕاستەکەمان ئەیە لۆ چکە گوتمان هو لە سەرەتایە پێویستمان بە سەبجێکتی نییە کەواتە ئەو ڕستەیەش سەبجێکتی تێدا نیە و تەواو و لە هەمان کاتدا ئەمە لە جەماعەتی کوێشنەکان چمان هەیە how many مان هەیە how much مان هەیە لەگەر وچ ئەو how many how much وچ ئەوانە جاری وا هەیە ناون پێرسنی لە دوودێ جاری وا هەیە ناون ثینجی لە دوودێ ئەگەر ناون ثینجی لە دووهات یعنی ناوی شت ئەوە دەکرێت سەبجێکتی لە دوو بێ بەڵام ئەگەر ناون پێرسنی لە دووهات ناوەکی کەسی لە دووهات پێویستی بە سەبجێکتی ناکە تەماشاکەن ئێستا how many how much which ئەوە چی لە دووهاتیە noun thing یعنی ناوی شت بەڵام لێرە گوتی چێ لێرە گوتیتی ناون پێرسن یعنی ناوی کەس باشە یاسایەکان هەمان یاسانە how many how much which ئەوانەش how many which noun thing ئەوە noun person will دیسان will لێرە سەبجێکت هەیە بەڵام لێرە سەبجێکت نییە لەو چکە ناون پێرسنەکە لە زیاد سەبجێکتی بەکارهاتیە ئەوی دیکەش بی و verb ing جێەکەی نەگۆڕە بۆ نیشانی پرسیاریشی تێدایە کەواتە تەسەسولەکە تێکناسی بەو شێوازەی بەکاردێنین نمونێکماندایە مەسەن دەڵێتێ which country کەنتریەکە ناوی شتە بابە مادەم ناوی شتە دەبی چ will و سەبجێکتی تێدابی دەبی برێنچێ which country will you be چیان will you be verb ing تێدا ئەو تەواوە will you ئێستاوە بیەکەی تێدا نییە مادەم پێ تێدا نیە وەڵامەکە غەڵەتە ئەوە دەرێتێ you will be پێش و پاشی پێکردیە کەواتە ڕستەکە ئەوەش هەڵەیە و وەڵامە ڕاستەکەمان دەڵێتێ which country will you be visiting وەڵامە ڕاستەکەمان سیە which country will you be visiting بەنسبەت ڕستەیەکی کەشمان هەیە دەڵێت how many hours سەعاتە دیسان ئەوەش ناوی شتە مادەم ناوی شتە پێویستیمان بە سەبجێکتی هەیە بەڵام دەبی لە دوو یەکسەر will و سەبجێکت بێ ئەوە you هاتیە ئەمە گوتمان دەبی will ئەوجا سەبجێکت بێت ئەو جارێ دەرێ you will be لە دوو وڵی بین نایە کەواتە بینەکەش غەڵەتە you ئەو دوو شتەمان وەشتێک نووسینە بی و دیەکەمان وەکو نووسە دەرێ will you be staying will you be staying ئێستا بۆ نمونە ئەوە گەر stay بایە ئەو ing ڕەشکەینەوە will you be stay گوتمان لەبەرەوەی وڵمان هەیە بیشمان هەیە دەبی لە دوو بیەکەی فرمانەکی ing بێکەواتە ئەوەش غەڵەتە ing لە دوو نەهاتیە کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە وەڵامە ڕاستەکەمان بیە دەرێتێ will you be staying how many hours will you be staying like that ئەوە بنسبەت how much how many لەگەر وچ ئەگەر هاتو ناون ثینجی لە دوو هات بەڵام ئەگەر ناون پێرسنی لە دوو هات ئەگەر ناون پێرسنی لە دوو هات پێویستی تەنها سەبجێکتەکەی لە ئەبین ئەگەر سوولەکە هەر وچ خۆیە دەرێتێ how many and which noun person will be verb ing کەواتە تەنها چی لەگەردنیە سەبجێکتی لەگەردانیە کەواتە ئێستا پرسیارەکان لەسەر حەل بکەین دەڵێت how many and which noun person will be verb ing ئێستا حەسب ئەوە دەڵێت how many ئەوەی دیکە دەڵێن how many will people ئێستا دەبێت how many people will be ئێستا ئەوڵ و ئەوەکە جێەکەی عکس کرایەوە کەواتە وەڵامەکە غەڵەتە how many peopleەکە ئەگەر تەواویش بی will و بی تێدا نییە کەواتە نەنەکەش هیچ چماوە how many people will be jumping فرمانەکە ئاینجیشی تێدای کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە وەڵامە ڕاستەکەمان دەینە سەر پرسیارێکە ئەو پرسیارە مهمە ئەو پرسیاری دووەم blank making his presentation یعنی ئێستا دوو بۆشایمان هەیە بۆشای یەکەم دەرێت will she be making her presentation yes she will ئێستا ئەوە برین جارێ ئەوەی حەل نەکەین ئەو دەڵێت she will be لەبەرەوەی نیشانی پرسیارمان هەیە دەبی will لە سەرەتابی نایتە سەرەتا کەواتە ئەو وەڵامە غەڵەتە ئەوی دووەم دەڵێت when she will be when she will be making her presentation کەواتە ئێستا دیسان
جێی وڵ و جێی شێکەی پێش و پاش پێکردێن بیگۆدایە when will she be making a presentation next day ئەگەرنا next day-کە تەواوە لۆ چکە when پێناسەیە لۆ شوێنی next day-کەش کاتە یعنی پێناسەیە لۆ کات ئەوە شەر کاتە کەواتە ڕاستە و بەڵام لێرە پێش و پاش پێکردیە ئەو جار دەرێ where will وێرەکە لۆ شوێنە تەواوە ئاترومی شوێنە کەواتە هەردووک ڕاستە بەڵام لێرە چی نەخستانە بیە چی نەخستانە کەواتە بیەکەی کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە ئەیە دەرێن چێ will she be making her presentation yes she will چکە گوتمە هەر کاتێک will لە سەرەتا بوو دەکرێت بکەیتە yes no question سەبجەکتیشی هاتیەوە بی هاتی فەرمان ئاینجیشی تێدایە کەواتە وەڵامە ڕاستەکە ئەو جارێ پرسیاری سێم ئەوەشە پرسیاری وزاریە won't stock prices still be falling in the room نیشانی چی تێدایە پرسیاری تەواوە کەواتە وڵ لە سەرەتای نۆتشی پێوەیە ئەمە لە دەسەکانی ڕابردوو باسمان کرد لە بابەتی نێگەتیڤ کوێستچن گوتمە هەر کاتێک ئەو چار عائیلە سەرەتای ڕستەی بوو نۆتشی پێوە بوو پێ دەگوتری نێگەتیڤ کوێستچن کەواتە ئێستا ئەوە دەتوانین برین ئەوە نێگەتیڤ کوێستچنە بەڵێ ئەوەیشی ڕاستە دوو دەڵێ بی و ئاینجیشی تێدایە لەگەر وڵی کەواتە فیوچر کۆنتینیوەسیشە سێ گوتمە هەر کاتێکە چار عائیلەکە لە سەرەتای ڕستەی بوون دەکرێ برین yes no question کەواتە ئەویش ڕاستە یعنی هەم yes no questionە هەم نێگەتیڤ کوێستچنە و هەم فیوچر کۆنتینیوسە کەواتە all of them هەستێکی ڕاستە دەرێ نێگەتیڤ کوێستچنە دەڵێن بەڵێ ڕاستە لۆ چکە نۆتی پێوەیە فیوچر کۆنتینیوسە بەڵێ چکە وڵ و بی وێر بانجی تێدایە yes no question دەڵێن بەڵێ چکە هەر کاتێک ئەو چار عائیلە سەرەتا بوو دەبیتە yes no question کەواتە all of them کەواتە وەڵامە ڕاستەکەمان دیە کۆتا پرسیارمان دەڵێ blank the new project this time next week ئاگادار بن لە کۆتایی پرسیارەکەی لە دوای پرسیارەکەی نووسایە this time next week ئاگادار بن مادەم next week و this time دایە ئەوە باسی کاتی کردیە گوتمان ئەگەر هەر کاتێک بیگوت با yes یان no لە دوای پرسیاری دەبی چ لە سەرەتا دەبی وڵ یان won't لە سەرەتاوی بەڵام ئەگەر this time next week لەگەردایە دەبی WH کوێشنەکان لە سەرەتابی و WH کوێشنەکانش کووە حەسەب پشتەوەی پرسیارەکەی نیشانی پرسیارەکەی ئەگەر شوێنی تێدا بوو دەبی وێر بەکاربینی ئەگەر کاتی لەگەردا بوو دەبی وێن بەکاربینی بۆ نمونە ئێستا ئەوە دەڵێت چێ دەرێ will Jane and Jack be discussing ئیخۆ تەواوە وڵ و سەبجێکت و بی و verb ing تێدایە تەواوە بەڵام وەڵامی وەی یان بە یەسە یان بە نۆیە کەواتە ئەوە یەس و نۆی جواب نەدایتەوە کەواتە وەڵام بیەکە غەڵەتە ئەگە بیگوت با yes یان نۆ وەڵامەکە دروستە بوو ئەو جارە گوتی where will Jane and Jack be discussing where پێناسەیە لۆ شوێن ئێ باشە ئەوەش کاتە کەواتە کات و شوێن بەیەکەوە نابی ئەوەش وەڵامە هەڵەیە ئەو جار دەینە سەروی Jane and Jack will be discussing یان when will کەواتە ئەو بەس نیشانەکە لێرە پرسیاری ئەوە پرسیاری نەکردیە ئەوە پرسیاری سەبجێکت لە سەرەتایە کەواتە ئەو ڕستەیەکی پرسیاریە بەڵام ئەو ڕستەیەکی پرسیاری نەعتیاریە کەواتە وێنەکە تەواوە will Jane and Jack be discussing کەواتە لەبەر وێن پێناسەیە لۆ کات و next weekش هەفتەی داهاتوو کاتە کەواتە وەڵامە ڕاستەکەمان ئەیە ئەوەش کۆتاییمان بە بابەتی فیوچر کۆنتینیوسینە لە حالەتی ئەرێ و نەرێ و لە حالەتی WH question و تەنها لە یونیتی دووەم بابەتی تووتو لەگەر ئینەفتومان مایە ئینشاءڵڵا لەگەرمان بن و چاوتان لەسەر ڤیدیۆکان بی تاوەکو بە تەواوی تێبگەین تا دەرسی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ